ئەمڕۆ یەکێک لە هونەرمەندە دیارەکانی باشووری کوردستان و هەر چوار پارچە مەریوان سەفادین لە تۆڕی کۆمەڵایەتی خۆی لە فەیسبوک یەکێک لە ڤیددیۆ کۆنەکانی بڵاو کردبووە کە مێژووکەیە گەڕایەوە بۆ ساڵی 1990 کە لە تۆڕی کۆمەڵاتی بڵاوی کردبووە. لەم ڤیددیۆدا دیارە چەند هونەرمەندێک پێکەوە کە لەو سەردەمەیە و لە وڵاتانی ئەوروپا کاریانەکرد لەسەر بە زیندوهێشتنەوەی گۆرانی کوردی و ئەو پرۆگرامانی کە لەوێ ئەکران بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە لێبن بەشداری بکەن لە پرۆگرامەکەی و تێیدا ئەو گۆرانیە کوردیانە لە گوێچکەیانە بمێنێتەوە. هەمویان لە پرۆگرامەکانە بەشداریانەکەەوە گۆرانەکانیانەوەتەوە بە تایبەتی شتێکەڵکردنی گۆرانی بێژەکان پێکەوە. ئەمەی لەم گۆرانیە کە ئامادەکراوە باسکردنە لە خۆی بەڕێز مەریوان سەفادین و هەروەها بەکر لەزگی و مستەفا دادار و هەروەها مامۆستا ناسریشی تێدایە کە هەر چواریان پێکەوە گۆرانێکە ئەڵێن و کەشێکی خۆشیان لە پرۆگرامەکە دروست کردو و بێگومان مێژوەکەی وتم گەڕێتەوە بە ساڵی 1990 بەرهەمێکی پێکەوەی مێژووی ئەم بەرهەما گەڕێتەوە بە ساڵی 1990 لەگەڵ هونەرمەندان ناسیر ڕەزازی، مەریوان سەفادین، بەکر لەزگی، مستەفا دادار و بەداخەوە کاک هەوارزەهاوی کە لەوێدا دەڤەژەنێت و چەند ڕۆژێک بەر لە ئێستا کۆچی دوایی کردیدا بەشدارن.